تقریبا بە ژمارە هەموو خوێندکارەکانمان ئەوکو ئیحساییمان بۆ کرۆلێکمان ناوەتە نزیکی 770 خوێندکارین کە لەم مافەدارانە بێبەش کراون. بەس من بەڕاستی یعنی ئێستا لەم بەینا زۆرش کەس لەم مەتەڵە تێناگە. ئێمە کاتی خۆی کە چوینەتە دەرەوە بۆ خوێندن عەقدمانەیە بەڕەسمی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کە مافەدارەکانمان بۆ سەرەوە بکرێت. بەڵام ئێستا لە هەمان کاتە ئێمە خوێندنەکەمان بەسەرکەوتووی تەواو کرد و هاتووینەتەوە کە لە ئەوروپا تووشی چەندین معاناتی ناخۆش بووین. هەر خوێندکارە ئێستا کە باسی معاناتی خۆی بۆ بکات توانێت ڕۆمانێکی لێ دروست بکەیت. بەڵام ئێستا بەداخەوە خوێندکارمان هەیە لە دەرەوەی وڵاتە ئەخوێنێت کە ئەلەساس عەقدی لەگەڵ وەزارەتە هەیە کە بە هیچ شێوەیە داوای پارە نەکات چکە لەم کاتا پارە نییە. ئەم تازانە کە ڕۆشتون ئێستا پارە بۆ ئەو سەرف کراوە. ئەو پیرۆزە لەبەروی لە پرۆسەی خوێندنایە. بەس ئێمە پیرۆز نەبووین کە تووشی قەرز و قۆڵە و ناڕەحەتی و چەندین معاناتی ناخۆش بووین لە ئەوروپا و قەرز نەم و ئێستا خاوەن قەرزەکان هاتوونە سەرمان. ئێستا ئێمە چی بکەین نازانین چیان وەڵام بینەوە.